باشە دکتۆرە با لێرەدا ئەوە بپرسم کە بێگومان ئێوە ڕۆژانە نەخۆش سەردانتان دەکا و کۆمەڵێک چیرۆک هەیە ئەو چیرۆکان هەموو یەکە فیلەکەم دانایە لۆتان باس بکەم ئەو ڕۆهاتیە دە زۆر باشە دەبێ مەسەلەن پرسیارەکەم ئەو بیکە بێگومان چیرۆک زۆرە لەو شێوەیە زۆرە خلاص نابێت ئافرەتێک بۆ نمونە هات بێتە لای بەڕێستان کە بێ ئومێد کرابێ لەلایەن دکتۆرانی تر لە ژیان ئێوە ئومێدتان پێبەخ ئێستا لە پێشان دەدەم وڵای پێم خۆشحاڵ ئێستا چیم پێشان دەدەم زۆر باش ئەوانە شەمون مۆزە زنداندراین بابسیم بزانین ئەوانەشکالە و لێرەمدانا طبعا نیوەی وانم جارێ مایە لەو لای ئەوی دیشم تقریبا 84 نموزەت پێشکەشی جامعی کۆیە کردکولێ طبی کۆیە لەوێش ئەوەکەم هەیە یعنی جێیەکیان دانایە مختبەری پاتۆلۆجی بووە هۆی ئەوەی کە لە بەغدای اعترافیان بە کولێ طبی کۆیە کرد زۆر باشە دەڵێن بەڕاستی جێگای دەستخۆشیە ڕنگ بە کۆمەڵێک نمونە لێرە لە لای بەڕێستان هەبێ کە لە کەم شوێنی دیکە هەبێتە هەر نییە هەندێک تووڕە بووم لە دکتۆری تەحلیلات ئەوەی پارچە کردبوو خۆی ئەوە ڕحمە بەس تا فەحسی کردیە پارچەی کردبوو بەس هەر دیسان فڕێم نەدا سەرەتان ئەوە ڕحمی ئافرەتە ڕحمی گچکەیە بەخۆی نانا هەیە ڕحمی تەواو هەیە مەسەلەن ئەوە نموزەجەکە گریانت لۆی دێ تەماشایکە گریاند لۆی دێلەوەی لە بۆ چیرۆکەکەی دەبا بزانین چیرۆکەکەی چیرۆکەکەی وەی زۆر دڵتەزێنە ئەوە تەحلیل کردیە دکتۆرەکە چۆ پارچەی لێوەگرتێ ئەو بنەوەی ببینن ناوەندیتی ئەوەی ببینن هێلکەدانتی ئەدە ڕاستە ناڕحمەکەیە ڕحمە ڕاستەوەی لێکەمەوە تا باشی ببینن ئەوە کچێک عمری 19 سارە 19 سارە ولادە حکومی ماوالید چووە عملیاتی لۆ کردیە گوایە قەیسەری لۆ کردیە مندارەکەی دەرینایە ڕحمەکە نەزیف بووە نەزیف پێڕانەوەستایە ئەو هەموو دەرزی و ئەوەشی لێدایە هەستا لێ کردیتەوە ڕحمەکە لێ کردەوە هێلکەدانک ئەوەش دوو هەردوو هێلکەدانشی لێ کردیتەوە لەگەڵ ڕحمەکەی وڵاتیە نەزیف پێڕانەوەستا ڕحمەکەشتە قەڵوسی کردیەوە نەبیگرا ئەو نەزیف پێڕا بۆ آخر ڕاستایە ئەو نەیزانیە بۆ ڕێک بۆ نەیدیتە بیگری بۆ ڕێکی بوونێ ڕاست ڕحمەکەی لێ کردەوە مندار دەرینە 19 ساڵیش بووە ئەوری 19 سارە کچەکەن و بەڕێە مێردەکەی 12 سال بۆ دەرەوە بۆ هاتیتەوە کچەی نایە یەکسەر زجی بۆ زگەکە مندارەکە گوتی دەبێ عملیاتت بکەم عملیاتی کردی ئەوەتانی نەزیفی پێڕانەوەستای هەم دەرزێشی لێدایە چونکە تەشریح پێ نازانی تەشریح نازانی باشە دکتۆرە با لێرە ئەمن ئەو پرسیارە بکەم ئەو کەسانی کە دەبنە دکتۆر هەموو یەکشت ناخوێنێ ئەخر خۆشەر نییە هەمووی خوندەوارە چی ماوەلی 95 کچەکە ئەوەش لە 2010 عملیاتەکەی لۆ کردی ئەوە زۆر غەم لۆ خوارد بەڕاستی ناخۆش چونکە کوڕەکە هات بەڵێ کوڕە کادەم لە عیادەی بووم ئەوەی پێبوو خونی لێ دەتکا فریاد گوتویوە چییە گوتی دختۆر دختۆرعاتیە هات ئەوەی پێ گوتمەوە چیە کاکە گوتی تخوا دەتانی لۆی پێ بنووسێنیەوە گوتم بە چێ ئەوە چییە گوتی منداری بوو ئەو دختۆرە دەری هینایە ڕحمەکەی لە چیە لە خەستەخانەوەکەچی ئی تایبەت کوڕبابە گوتم کو دەدرێ لۆ وایە ئەجە دکتۆرە بەڕاستی با بزانم هەموو دکتۆرەکان کە دەبنە دکتۆر یەک منهەج ناخینیتن آخر گۆڕایە تەشخیص نییە یعنی من ئێستا ئەوە مەسەڵەن ئەو لامان بردیە گەورەیە ئەوش ڕحمە ئەو ڕحمە بەڵام ئەو ئافرەتەکە گرەی هەیە عمری گەورەیە هاتەمەشای ئەوە نییە منداری خۆی بۆ نبینی ئەو دەردەی لێیە ئەوەی لا دەبێ جاوشتی دی جۆر لێە بەڕاستی ینی دکتۆر دەبیتەن بەر لەوەی بۆ منە نەشتەرگەرێکی ئاوا گەورە ئەنجام بدات ڕێک هەوڵ بدە چارەسەری بکات نانە ئەو لە خۆی ئەخل بە پارەکەی وەدەکەن پارەی وەردەگرن ئەدی ئەم چ دەرێم بەڕاستی پارە ئەوەی ناینیتن بۆ دەبی تڕمبێلی 6 دەفتەری بکڕن و قەسرێ بکڕن لەو نازم ئەو خانیانەی ئەو گەڕەکانەی پیا بووین چیە ناویان باش دکتۆرە بابچینە ئەو لای ئەو چیرۆکانی کە باس چیرۆکە ئەو قەت خەلاز نابێ ئەوتە
ئەجا ڕۆژێکی هات بە گریانەوە گوتمەوە تۆ کوڕەتەیە و مەگریە و قەیدی نییە کوڕە کچە لە بیرم نییە ئەوەیە ئەو ڕسمە بابەکەی لەگە مندارەکەی ئەوش ڕحمیداکە ئەوش ڕەحمیداکە کە لە 19 ساڵی بێڕحما بێل کەدان ماوە ئەو خەتەرە یعنی ئەوها پیر دەبی زوو والله ئەوەش بەدەستی دکتۆرانی نەشارەزادە